هەڵمەتی نیشتیمانی زاگرۆسانە بۆ چاندنی بەڕوو پێدەنێتە هەفتەی چوارەم و کۆتایی کە بڕیارە لە نۆ شوێنی باشوور بەڕێوە بچێت و تۆڕی زاگرۆسانش داوا لە هاونیشتیمانیان دەکات بە شێوەیەکی خۆڕسکان و هەرەوەزیانە لە ناوچەکانی خۆیاندا بەشداری لە هەڵمەتی چاندنی بەڕوو لە ژینگەی کوردستاندا بکەن. ماوەی مانگێکە هەڵمەتی زاگرۆسانە لە باشووری کوردستان دەستی پێکردووە و لەو چوارچێوەیەدا ژنان و پیاوان و توێژە جیاوازەکان بە شێوەیەکی خۆڕسک و خۆبەخشانە بەشداری لە هەڵمەتی چاندنی بەڕوو لە شاخەکانی کوردستان دەکەن. هەڵمەتی زاگرۆسانە وە کاردانەوەیەک بەرامبەر بە سووتانی دارستانەکان و بڕینەوەی درەختەکان لەلایەن دەوڵەتی تورک و ڕژێمی ئێران پەریسەندووە کە بە مەبەستی سەربازی و تێکدانی ژینگەی کوردستان ساڵانێکە زیانێکی زۆر بە کوێستان و دارستانەکانی زاگرۆس دەگەێنن. چالاکوانانی ژینگەش دەیانەوێت لە ڕێگەم هەرەوەزیانەوە ڕوبەڕووی ئەو سیاسەتە ببنەوە. تۆڕی زاگرۆسانە لە باشووری کوردستان لە هەفتەی چوارەم و کۆتایی هەڵمەتی نیشتیمانی زاگرۆسانە بانگەوازێکی بۆ هاونیشتیمانیان و ڕێکخراوە مەدەنیەکان بڵاو کردەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی خۆڕسکان و هەرەوەزیانە لە ناوچەکانی خۆیاندا بەشداری لە هەڵمەتی چاندنی بەڕوو لە ژینگەی کوردستاندا بکەن. داواش لە ژنان و گەنجان و گروپە شاخەوانیەکان دەکەن لە هەر شوێنێک بن وەک ئەرکێکی نەتەوەی و ژینگەیی دەست بە چاندنی نەمام و پاراستنی سروشتی ناوچەکەیان بکەن. تۆڕی زاگرۆسانە داوای لە بەشداربووان کردووە لە کاتی ئەنجامدانی هەرەوەزیەکەدا لۆگۆی تایبەت بە هەڵمەتەکە وەک هێمەی هاوپشتی بەکاربهێنن. هەروەها وێنە و ڤیدیۆی چالاکیەکانیان لە ژێر هاشتاگی زاگرۆسانە بڵاو بکەنەوە تاوەکو ئەم هەفتەیە ببێتەوە چەرخانێکی مێژوویی بۆ داهاتووینەوەکان و پاراستنی زاگرۆس لە هەموو مەترسیەک. بڕیارە سبێنێ لە هەفتەی چوارەم و کۆتای هەڵمەتەکەدا لە نۆ شوێن بەڕێوە بچێت کە ئەم شوێنانن: سلێمانی لە زنجیرە چیای بەرانان نزیک ئەشکوتی هەزار مرد، ناوچەی گەرمیان سەرتەکی بەمۆ، پیرەمەگرون تەنگی تابین، گوندی قەرچەتان و گوندی قولەڕەش، سەرگەڵ و چیای گردەڵ، هەورامان، بیارە ملەی چنارە، قەڵاتزێ گوندی داودێ، سەی سادق گوندی بەرکەوران، دۆڵی جافایەتی شاخی پیرباس. قوتابخانەی قوتابی بیری تازەی سەنگەری تۆ قوتابخانەی بیری تازەی تازەی سەنگەری وەک هەوێن بۆ شۆڕشی مەشقەڵی دایێنەری وەک هەوێن بۆ شۆڕشی نوێ مەشقەڵی دایێنەری تۆ چیای دەندانە